کەسێک ئایا گوناحبار ئەبێت کە داوای کچێک بکەی لە ماڵێک مەسەلەن باوکی ئەو کچە یعنی کچ و کوڕەکە هەردوو لامان ڕازی بین و یەکترمان بەدڵ بێ باوکی کچەکە نەیدات تاوانی چییە و حوکمەکەی چییە؟ ئەگەر کوڕەکە پیاو نەبێت باوکەکە خێری ئەگاتیە نەیداتیە ئیتر دەرەجەی پیاوەتی چییە قوربانگیان ئەگەر کوڕەکە کوڕی کافتریا و کۆڵان و تاتۆ و مەشروب و گعدە و خراپەکاری حەقی ئەم باوکەیە کچەکەی خۆ کچەکەی بزن نییە بیفرۆشێ قوربانگیان کچەکەی تەنەکە نییە هەڵیداتە دەرەوە ئەی مامۆستا ئەگەر خۆی بڵێ ئەگەر تو جارێ دەسی من ماچەکەی من 100 جار دەست ماچەکەم یعنی کچەکەت پێ بدەم بەس جارێ تەمەنی دە و 16-17 ساڵە 16-17 ساڵ کێ هێچکارەوە منداڵە وا بڵێت یعنی کە کچەکە خۆی لێی پاڕاوەتەوە کە ئەڵێت باوکە بمدە من ئەتوانم خۆم ببەمانڕێەوە. تۆ چەند ساڵی قوربانگیان؟ من 21 ساڵم. کچەکە چەند ساڵە؟ 16 ساڵ؟ 16 ساڵە. قوربانگیانە و زەواجەی ئەوە فەرشە لەگەنی هەر ئێستا من پێتەڵێم یعنی ئەگەر ئێستا ئەو کچە شوکا بە تۆ 2 مانگ تر 3 مانگ تر تەلاقی دەیت و جیا بنەوە لە یەکتری سەرکەوتوو نابێ کچێکی 16 ساڵ نا قوربانگیان کچێکی 16 ساڵ چوزانێ ماڵ و مێرد یعنی چی چوزانێ خەس و غەزور یعنی چی چوزانێ خۆشەویستی یعنی چی قوربانگیان ئەو شتانە نازانێ چاوەڕاستەکەم مامۆستا لە ڕووی ئەخڵەوە ئەو کەسە زۆر کامڵە یعنی بەوە ناکە کە 16 ساڵ لە 16 ساڵیە کامڵ نابێ عەزیزەکەم کامڵ نابێ قوربانە بم یعنی ئێمە دنیامان بینیوە تەجربەمان هەیە ئێمەش خوشکمان هەیە ئێمەش پورمان هەیە ئێمەش دایکمان هەیە ئێمەش ناو کۆمەلگایەکا گەورە بووینە ئەزانین 16 ساڵ هێشتا پێویستی بە دایکێتی لەگەڵ دایکیا بخەوێت هێشتا پێویستی بەوەیە شەوانە ژوورەکە تاریک نەبێ پێویستی بەوەیە نانی بیتێ پێویستی بەوەیە جاربەجار بڵی کاکە جوان خۆت بشۆرە لەکوێ ئەتوانێ مناڵ بەخێوکە لەکوێ ئەتوانێ پەروەردەی مناڵ بکات و میوان بەڕێکات و حرمەت لە پیاو بگرێت ناتوانێت قوربانگیان ناتوانێت بە تایبەت کچی ئەم سەردەما بەس بەوی بسمیلا وەی بەم شتانە گەورە بووە بە چی پێڵێن بە سناپ و بە کۆمەڵیە یعنی شتی مۆدیێرنەی سەردەم گەورە بووە هەر نازانێ زبریانی چی نازانێ تەنیایی یعنی چی دەتۆ وەرە بڕۆ کچێکی 16 ساڵان بکە خانوویەکەوە بەجێی بێڵە بڕۆ شەو ڕۆژێ مێرە بزانە چیەکات چی بەسەریەت قوربانگیان یعنی ڕۆژێ 12 سەعات بەجێی بێڵە تووشی کابوس ئەبێت تووشی غەڵەت ئەبێت بۆیە چاوەڕاستەکەم ئەو باوکە ڕاست دەکات ئەوە کچی من بێت منیش نایدەم قوربانگیان یەکەم تەمەنەکەی تۆش هەر مناڵە تەمەنەکەی ئەویش مناڵە قوربانگیان ئەی مامۆستا ئەگەر تو ئێستا خۆت نەگری کە تووشی تاوان بین تاوانمان چیەکەوە ئێمە حەزەکەین و یعنی هەردوو لامان تاوانت ئەوەیە جەنابەت چوویتەتە داوای کچێکی مناڵ دەبڵۆ داوای کچێکەوە 20 ساڵە قوربانگیان کە عەقڵی بە دنیایە ئەشکێت مامۆستا دڵم ئەوەیە 4 ساڵی تر چاوەڕێکە قوربانگیان 4 ساڵی تر چاوەڕێکە کچی 16 ساڵان بچێتە هەر ماڵێکەوە ئەو ماڵە باوەڕ ناکەم بتوانێت یعنی لەو ژیان لەو ماڵەیە بکە و سەرکەوتوو بێت مەگەر خوای گەورە خۆی ڕەحم لەو کچە بکات ئەگینا قوربانگیان کچی 16 ساڵان هی ئەوە نییە شوکات هی ئەوە نییە شوکات ئەو کەسانەشی کەوا کچەکانیان لە 16 ساڵان و 15 ساڵان دابەشوو یعنی ئەوەی نەبر باجەکەیاندا ئەوەی نەبر تەسلیمی دەستیان کرایەوە و ئیتر دەستیان سووتێنرا و ئەنجا بووە 25 ساڵان ئەنجا شووی دووەمی کردەوە وتیان کاکەگیان 10 ساڵتر دانیشایە تاکوم تۆزی عاقڵە بیت بۆی بە قوربانیان شەرتیش نییە کەوا بێت ئیسا چەند کەس ئەناسم لە 17 ساڵی شووی کردووە لە 16 ساڵی شووی کردەوە تا ئێساش بەختەوەرن پێکەوە چۆن کێیە مەهی کێیە چەند کەس ئەنا هیچی سەردەمێکە قوربانی هیچی سەردەمێکە هەن دەور 6-7 ساڵە بەلێت والله ئیتر کە خۆ ناڵێم ئیتر هەیە بەس ئیتر ئەڵێ ئەوەی نەبێ لە ماڵم ئاگای نییە لە حاڵم کچێکی 16 ساڵان قوربانگیان وەکوتم پێویستی بە بەخەڵی دایکێتی پێویستی بە لاوانەوەی باوکێتی پێویستی بەوەیە کە نازی بدرێتێ لە ماڵەوە هێشتا زبری ژیانی نەبینیوە قوربانگیان
نازانێ معانات و خەم و خەفەت یعنی چی تۆش دوو ڕۆژتر بێنی یەک دنیا معانات و خەم و خەفەت دەدەی بەسەریە یەکچێکی 16 ساڵان چۆن نەتوانێ خەفەت هەڵگرێت چۆن نەتوانێ لە تووڕەبوونی پیاو تێ بگات چۆن ئەزانێت ناز بداتە پیاو چۆن ئەزانێت خزمەتی میوان بکات چۆن ئەزانێ حرمەت لە خەسوو لە غەزور بگرێت هەر لە مەجلیسا نازانێت دانشێ بە قورئان نازانێت بە تایبەت ئەگەر مەکسی لە بەرابێ هەر نازانێت چۆن خۆی پێچێتەوە مامۆستا من بە هەموو شێوێک ئەوم قبوڵەکە یعنی بە هەموو شێوێک تۆ ئەوەت قبوڵە بەڵام سەرکەوتو نابی عەزیزەکەم تۆ پرست بە مامۆساڕیش سپێ کردووە من جوابت ئەدەمەوە عەزیزەکەم ئەوە بە کەڵک نایە ئەو پیاوە ئەو باوکە ڕاست ئەکا قوربانگیان کچەکەی ئەیوێ کچەکەی دوو ڕۆژت کە چووە ماڵی خۆی حرمەتی لێ بگیرە نەک بۆی بگێڕنەوە دوو ڕۆژە شەقیتی هەڵدەیت و بڵێ کچەکە و بە کەڵک نایەت